نو استودیو دا قطابین هر دو دکترات گل مدان از رترم بحثان نمونه جوان یا وانم کین چه خدمتا خطابیه کریه چه خدمتا کرد تا خواندن پرورده خواندن بلند کریت نواری ما کردستان دا کاک محمد شیرکو خواندوان بشه اندازیاری کاک زید عدنان خواندوان بشه اندازیاری که هر دو قطابین دکتر ادریسی نه گل جدا کاک عبدالکریم حاتم خواندوان بشه یازا کو خواندوان بشه یاسه کود که خطابی دکتر کاوانی کو جان خوش دازینه اینجا بخیراتن سری و ساق بد دمایک نخوشی بد جوانا بحث بد نخوشی و یا مهمیه یا کردستان همیه طیبتی جا خطابیه او خطابیت نزیکش برندجی مهینه شکاک محمدی از دست بکن قد بو دکتر ادریس مثلا باسی اوی بکا هر شی لسرجیانی تی کسک پیداله که یان خیزانت یان اتو دکوجم شتی و باس کردوه لوتی ایول لی نزیکون شکاب زم اتو نوینری خطابیانش لو باشه زۆر سپاس کاکشبانگیان سەرەتا بەناوی خۆم و هەموو قوتابیانی کۆلێژی ئەندازیاری و بە تایبەتی قوتابیانی بەشی میکانیک و میکاترۆنیک و هەروەها مامۆستایانی ئەو بەشە پرسە و سەرخۆشی خۆمان ڕاستەی خانەوادەی بەڕێزی هەردوو دکتۆر ئیدریس حەمەخان و هەروەها دکتۆر کاوان ئیسماعیلەکەم کە بەو کارە ساتە دڵتەزێنە ماڵ ئاوایان لێمان کرد بەڕاستی پێمان ناخۆش بوو خوای گەورە لە گوناحەکانیان خۆش بێ و ئومێدم وایە خوای گەورە بە شەهیدیان قبوڵ کات و هەروەها دوای ناخۆشی خانەوادەکەیان بێ سەبارەت بە کەسایەتی دکتۆر ئیدریس تەمەن بخۆم خوێندکاری کۆلێژی ئەندازیاریم و بۆ ئەم ساڵ دەرزی پێم وتۆ دکتۆر ئیدریس و برادەراتێکی زۆرمان لە نێوان یەکە هەبووە نزیک بیشوە زیاد لە حد نزیک بوومە لە دکتۆر ئیدریس بەنسبەت شێوازی مامەڵەکردنی دکتۆر ئیدریس لەگەڵ ئێمەیە من نمونەیەکت پێ لەم یعنی ئەگەر بۆ نمونە تۆ گومان کە ئایا دکتۆر ئیدریس لەگەڵ تەلەبەیە کێشەی هەوێیان یعنی بێنە بەرچاو خۆ تۆ دکتۆرێکی جامیعەت بچی پرسیارێکی لێ بکەیان بتوێ لەگەڵا قسەکەی بە کوڕە شیرینەکەم بانگت کە باشە یەکەم قسەی کوڕە شیرینەکەم دکتۆر ئیدریس وا بوو ئەمە دکتۆر ئیدریس من دەیان جارە مستی بە من وتۆ باشە یعنی بەهۆی ئەو قسانی کەوا لەگەڵ منی کردووە ئەم دکتۆر ئیدریسە هەموو تەلەبەی کۆلێژی ئەندازیاری شایەتی دڵسۆزی ئەوە دەن باشە لە محازراتەکانیان دیارە لە قسەکانیان دیارە لە خەمخۆریەکەیان دیارە کاتێک کە مشکلێکتە بوو ئەڕۆشتە لای پیتەوت هەرگیز یعنی من سەتاسەد پێتە لەم ساڵێکی تر 10 ساڵی تر هەرگیز دکتۆر ئیدریس بەهۆی تەلەبەی خۆیەوە تووشی ئەو حاڵەتە نەبوو مشکلەی خۆ تو قوتابیان دەتگەینتە دکتۆر ئیدریس بەنسبەت ئەوەشەوە من بخۆم باسی ئەوەی نەکردووە کێشەی هەیە قوتابیە کە ڕەشەی لێ دەکا شتێکی وا بووە بەنسبەت قوتابیەوە من کە وەکو بەشی میکانیک لەگەڵ تو قسەکەم چکە مامۆسای ئێوە بووە ئەگەر بچووکترین کێشە دروست بۆیە جارێکم شت بۆ لای من ئاهات باشە لەبەروی من بخۆم نوێنەری قوتابیان بوو حتى هیچ مشکلەیەک دروست نەبووە لەگەڵ تەلەبە یعنی نێگەیانە و ئاستی کە ئەسڵان مشکلە دروست بێ هەتا بگاتە لای ئێمە ئەمجا بچین لەگەڵ قسەکەین و مشکلەکە حەڵکەین باشە هەرزوو بۆ خۆی لەگەڵ تەلەبەکەی حەلێ کرد بە شێوازێکی زۆر جوان یعنی حەقی تەلەبەکەی ئەدا و نێشێفۆتە يعني من نمونێ پێ دەڵێم ئەگەر تۆ مامۆسایەک بوو شێوازە جوانە بانگت کە قەت لەوەی تەسەوور لەوەی مثلا تەڵەبە ڕقی لە دکتۆر ئیدریس بوو زۆر زەحمەت يعني شێوازی دەرەشارکردنی و معاملەکردنی لەگەڵ ئێمەیە تەواو برادەرانە بوو یعنی حیسابی بۆ ناکرد بۆ من ئەم دکتۆر و چەند ساڵە دەرزەلێتەوە و ئەسڵەن ئەو یعنی هەموو هەوڵێکی خۆی لەم کۆتایەدا بۆ ئەوەی کە هەموو توانایەکی بگاتەگەڕ تا علمەکەی بگاتە ئێمە چەندان جار یعنی نمونەیە ناوەتەوە لێ بۆ خۆشم نازانم ئەم وەزبێتان بۆ ئەوەندە خۆشەویستن لای ئەمە یعنی وەزبەی کۆتایین ئێمە ئەم قسەی لای ئێمە کردووە ینی من زۆر یعنی کاریگەرم بەو قسەی زۆریشم خەفەت خوارد بەنسبەت ئەو قسەی کاتەوە بینم یعنی هەموو جا پێمانیەوت نازانم ئەم وەزبێتان ئایا شانسی کامتانە کە ئەوەندە خۆشەویستن لام کە ئەوە حەزەکەم دەرستان پێ بڵێم بۆ ئیتر بەداخەوە آخر زارکەینی بۆ دکتۆر ئیدریسی بینی سەرەتا پرسە سەر خۆشخۆم ئاڕاستی بنەماڵی هەردوو کۆچ کوردی دەکەم یعنی بەڕاستی وە بەتایبەت شەکە باسی دکتۆر ئیدریس بکەم تەنها لە بنەماڵەکە خۆیان نەڕۆیشت لە تەواوی کۆلێژ ئەندازیاری ڕۆژەوە لە تەواوی کورد ڕۆیشت چونکە مامۆستایەکی بەتوانە و پیاوەکی دڵسۆز بوو و ئەوەندی کە دەڵێن مامۆستا ئەو لەگە قوتابیەکان زیاتر ڕەفاقەتی هەبوو لەگە مامۆستایەتی یعنی ئەوەندی کە لە ناو قسمدا دەڕۆژیان دەها خلی قسم دەبوو
یان تەڵەبەکان سەلامی لێ دەکرێن ئەو سەلامی لە تەڵەبەکان دەکردین یان پیاوەکی ڕووخۆش بوو قسە خۆش بوو هەموو کات دەیگوت ئەو کاتە دێنە دەرسی من لە دەرگا مەدەن بخۆتان وەرنەوە دەبێت دەرسیم وها خۆش بێ بخۆتان حەز بکەن بێن دەرسەکەم آخر زارکەینی بوو دکتۆر ئیدریست بینی آخر جار کە بینم لە کاتی تاقیکردنەوەکانی کۆتایی بوو ئەو کات گەرغەڵە نەبوون سەر بە لیژنەی تاقیکردنەوەکان بوو ینی ئەمە ناوی تحانی نهایی بوون جارجار قسەی دەکرد هەموو خەندەمە داهاتە سەر لێوەکان بەداخەوە چ قسە بوو بەانە قسەی خۆشی دەکرد ناو تاقیکردنەوەینە کە لە ناو تاقیکردنەوەی قوتابی دەکرد قسەی قوتابیان بوو قسەی خۆشی دەکرد کە قاعەکە بە پێکەنین دەهات یانواردن جۆش خۆشیان زیاتر دەبێت لە وەڵام دانەوەی پرسیارەکان کاک عەبدولکەریم چۆن هەواڵەکەتان بیست چۆن بوو یعنی بە تایبەت ئەوەی کە ڕاگیری کولێژی یاسابی و بەو شێوە نایاساییە وەفات بکەیان بکوژرێت شەهید بکرێت کە شوکێکی زۆر گەورەیەوە زۆر سپاس کاک شەبان بەناوی خوای گەورە سەرەتا پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی هەردوو کۆچکردو بەڕێز پرۆفیسۆر دکتۆر کاوان ئیسماعیلگەردی و بەڕێز دکتۆر ئیحسان ئەمەخان کە هەردووچیان مامۆستا بوون لە زانکۆی سەلاحەدین و لە هەمان کاتە دکتۆر کاوان ڕاگری ئەم کۆلێژی یاسا بوو و هیوادارین خوای گەورە سەبر و تحمل بە هەموو لایەک ببەخشێ و بە خانەوەدە بەڕێزەکان و بە هاڤاڵ و هاوکار و هەموو ئەو بەڕێزانی کە لەم کارە ساتە خەمبار بوون. کاک شەبان لەزدانی دکتۆر یعنی ئەوەندە ئاسان نییە بەڕاستی کە خود جەنابیشت ئاماژەت پێدا ئەو کاتێک کە ئێمە هەواڵەکەمان بیست من شخصی خۆم کاتێک هەواڵەکەم بیست ینی باوەڕم نەکرد زۆر تاسام چونکە کاک دکتۆر خۆشەویستی هەموومان بوو بە تایبەتی خۆشەویستی قوتابیان بوو وە کاک دکتۆر بێجگە لەو کەسایەتی یاسایی هەبوو کەسایەتێکی کۆمەڵایەتی و زانستی و ڕۆشنبیریشی هەبوو هەموو کات جەختی لەوە دەکردەوە کە دەبێ یاسا سەروەر بێ یاسا لە پێش هەموو شتێکەوە بێ بەو پێی کە من بەرپرسی قوتابیانی ئەم کۆلێژە بووم تحملم زیاتر لەگەڵ جەنابیان هەبوو لە نزیکەوە هەموو کات دەیگۆ هەر کاتێک کە داواکاریی قوتابی دێتە لای جەنابەت هەر کە لەسەر جەنابەت جێبەجێ بکەیت داواکاریەکە بگەینی یعنی بەخۆشی ئەگەر کێشەی قوتابیان هەبووە یەکسەر چارەسەری دەکردیان حتمما کاک شەوان یعنی من وەکو باسم کرد یعنی ئەگەر تۆ کە دەچێ ژوورەکەی دەیگوت پێویست ناکات تۆ لە دەرگێ بدەی یەکو سەر وەرە ژوورەوە ڕاستەخۆ وەرە لام بزانم وەرە کێشەکە چییە یعنی من باوەڕ ناکەم ڕۆژێک لە ڕۆژان جەنابیان کێشێکی بۆ قوتابێک دروست کرد بیان کێشێکی بۆ دەوروبەری خۆی دروست کرد بێ هەمیشە چارەسەری کێشەکان بۆ نەک دروستکەری کێشەکان ئەمە کەسایەتی دکتۆر کاوان نمونەی ئەو ڕوو طبعا جیاوازە ناوی تامین بکرێت لەسەر هەموو قوتابیان بەڵام نمونەیەکی زۆر دڕندانە وحشیانە بوو کە قوتابیەک دوو مامۆستای زانکۆ بکوژێت باشە قوتابی هەیە مەسەلەن ڕقی لە مامۆستایەکی زانکۆ بێ نەوعێک لە نەوعان بتە هەڕەشە لەسەر مامۆستا دوای ئەوە مەسەلەن کێشەکە چارەسەر نەکرێ هەتا بگاتە دادگا ئەوانە یان یەکسەر ئێوە چارەسەر دەکەن یان هەیە مەسەن لە ناو قوتابی ئێوە بەشی ئێوە حەزی لە مامۆستایەک نەبی ڕقی لێبووبی واللهی ئەتاوەکو ئێستا بڵێم حاڵەتی وە هەبووە کە بگاتە هەڕەشەی کوشتن و یاخود بابەتی تووڕەبوون لە مامۆستا یان لە هەر کەساتێکی ناو کۆلێژی یاسا نەگەشتەوە حاڵەتێک ئێمە بتوانین ئەم جۆرە تەحلیلێ بۆ بکەین بەڵام هەبووە یعنی حاڵەت هەبووە تەڵەبە ڕخنەی لە مامۆستایە گرتووە یان پێشنیارێکی تێبینیەکی لەسەر هەبووە ئەمە شتێکی ئاساییە ئێمە هەوڵماندەوە بە زووترین کات کێشەکە چارەسەر بکەین و کێشەکە هێندە گەورە نەبێ بکە بگاتە هەڕەشەی کوشتن و یاخود هەر شتێکی ترکە ئەم تاوانە قێزەوەی لێ بکەوێتەوە گۆڕینی مامۆستایان مەسەلەن هەبووە لەسەر ڕخنەی قوتابیان مەسەلەن قوتابیان مامۆستایەکیان بەدڵ نەبوو بیگۆڕن کاک شەبان لەسەر ئەدای مامۆستا بووە نەک لەسەر ئەوەی کە مامۆستایەکی باش نییە و یان تحملی لەگەڵ تەڵەبان باش نییە جۆرێک لە نێرێنیە بەڵام هەیە ئەدای مامۆستای پێ باش نەبووە هەیە ئەو مامۆستایی کەوانی بۆ شەرح کردووە یاخود باس کردووە ئەدای پێ باشنەوە ئەمە شتێکی حاڵەتێکی ئاساییە لە هەموو سیستەمێکی خوێندندا دەکرێت ینی قوتابی هەیە لە مامۆستایەکی رازینەک لەوەی رازینەکە لە ڕووی سلوک و لە ڕووی ڕەفتار و تەسەڕوفەکانیەوە ناشز بێ یاخود نامەوە بێ بەڵام لە ڕووی ئەوەی کە ئەدای شەرحکردنەکەی بەدڵنەوە لەو کاتێکەوانە دەڵێتەوە یاخود ئەو کاتێکە بابەتەکە شەڕەتەکە ئەگەر لەناو ئەسنایە دەنا بڵێ لە بابەتێک کە بگاتە هەڕەشەی کوشتن و مامۆستا
کێشە لەگەڵ قوتابی دروست بکاتەوە کوێستان نەگەشتە حڵەتە بە خۆشحاڵیەوە کاک محەممەد مەسەن ئەو جارە عکسکەینەوە بۆ قوتابیەک دەربکرێ لەسەر قسەی مەسەنە بوون منە بە ڕەحمەتبی دکتۆر ئیدریس قوتابیەکە ناخوێنێ باش نییە یان سوزانم دەرەجەی کەمی پێبدا ببتە ناخۆشی لە بینی دکتۆر ئیدریسیان هەر ئەو قوتابەیە کە لەگەڵتان بووە یان هەموو قوتابی باشن لە بەرامبەر مامۆستا بە نمونەی جوان وەسف دەکەن بە باوکی خۆیان وخۆیەوە باز دەکەن کە نمونەیەکی زۆر جوان بوو نەخێر زانیچی لەبەرەوەی شەر نییە ئەو تەلەبانی کە ئێستا دانیشن باشە نالم گشتە لەبەکان بەڵام نمونەمان بەداخۆ زۆر ئێستا یەک مشکلەیەکمانێ ئێمە خوێنکار هەیە لە کۆلێژەکانی ئێمە گەیشتوتە ینی کۆلێژێک باشە بە حەقی خۆی نەگەیشتو یان بلێ بە شێوازێکی زۆر ئاسان خوێندنی تێپەڕانەوە هەتا گەیشتوتە کۆلێژێک باشە شایانی ئەوە نییە بۆ منە ئەم خوێنکارە لەو کۆلێژە بخوێنێ چکە ناتوانێت تێپەڕێنی ئەو کۆلێژم ینی خەسایسی خۆی هەیە خوێندنی خۆیەوێ هیلاکبوونی خۆیەوێ ئەم تەلەبەیە لەبەرەوەی کە بە حەقی خۆی نەگەشتوتە یانە کەواتە ناڕەحەتەکانیشی پێ هەڵ ناگیرێ کە ناڕەحەتەکانیشی پێ هەڵ نەگیریتر بیانەوە دۆزێتەوە باشە یەکەم کەس کە بیانی پێ بگرێت دکتۆرەکەیەتی مەسەن ئەو مامۆستایەتی کە دەرزی بێتەوە شەر نییە هەنە جاریش هەیە ینی مامۆسای وا هەیە دکتۆری وا هەیە ئەدای دەرس باسکردنی ئەوەندە خراپە ینی بە جۆرێکە کە فعلەن خەتاکە لە مامۆساکەیە بەڵام ئەمە لە توانم بڵێم لە 100 جار ئەگەر وای لێبێ زۆرینی کاتەکان خەتای تەلەبەکان خۆیەتی ینی حەق وایە لە جیاتیویکەوە هەموو تەلەبەیەک بەبێ ئەوەی کەوە بە کۆمەڵێک فلتەرە تێپەڕێ ینی زوو نەگاتە بەشێک تاپی هەڵ نەگیرێ حتاکو دوای مشکلە بۆ تەلەبەر دروست نەکە بۆ مامۆساکانیشی دروست نەکە لەو کڵاسێ زۆرن ئەوەوە بازەکە مەسەن حاضر نییە پێشەوەی بگاتە کولێژ هەر یەکجار لە حەد زۆرە باشە لەبەرەوەی ئەسڵان ئێمە ئەو سیستەمەشی کە لە ئامادەیەوە خوێنکار پاڵفتاکە و بۆ زانکۆ ئەو سیستەمە هەر زۆر سیستەمێکی جاران باشتر بوو ئێستا هەر زۆر ینی هیچە زۆر باسانی تۆ توانی دەرەجێکی بەرز بێنی بیتە کۆلێژێکی بەرز ینی زیاد فۆکسیش لەسەر کۆلێژ کراوەتەوە لە کۆتایە سێرگەم تەلەبێ پێی بەڕێ ناکرێ گێچەڵ بە دکتۆرەکەی ئەفرۆشێ باشە ینی نمونەی زۆر لەو بابەتە هەیە هەنە جاریش ئەکەوێتەوە سەر شێوازی پەروەردە بوونی ئەو تەلەبێ ئەو خوێنکارە ئایا لەبەر خاتی دەرەجەیەک لەبەر خاتری کەوتن و ناجحبوونێک ئامادەیە بێڕێزی بەرامبەر دکتۆرەکەی بکایان نا ئەویان نەکەوێتەوە سەر تەلەبە خۆی نمونەی خراپ هەبوو نمونەی باشش هەبوو من نمونەم لاتێ تەلەبەکە مامۆساکە غەڵتی بەرامبەر کردو باشە بەڵام بۆ ڕۆژی دواتر ئەم ڕۆژۆ داوای لێبردنی لە مامۆساکەی کردو زۆری پێ ناخۆش بووە دکتۆرێک دوای ئەو هەموو هیلاکەتە دوای ئەو هەموو هەوڵە ینی بە نمونە دکتۆری ئیدریس خی گەورە لێ خۆش بێ ساڵی 96 زانکۆی تەواو کردو 2010 دکتۆریای ناوەتەوە لە وڵاتی بەریتانیا هاتۆ تۆ بۆ ئێرانە ئێوەتی خزمەت کرد چەندین پرۆژەی خزمەتی هەیە باشە ینی تازەترین پرۆژەی بیتێ لە بابەتی ئەو سۆلار پانێڵانە بۆ کار هەمان ڕۆژ کە کوژراوە هەمان ڕۆژ کۆبوونەوەی هەبووە لەسەر ئەو بابەتە کە ئەوش هەر بۆ خزمەتی ئەم شارە بووە سێکە نمونێکی لەو بابەتە کە ئاوا دوای ئەوم هەوڵە بە حاڵەتێکی ئاواهی ئەڕوا بەجددی واکات کە کارەساتەکە دووەندە ناخۆش بێت ئەوەی تر خەفەتی لێ بخۆی یان ئەگەر مۆزوعەکە بە قەدەرێکی ئیلاهی بڕوارین ئەوە قەدەرێکی پەروەردگار بووە تاو ینی بێدەنگەبی بەس کە مۆزوعەکە دێتە باتی ئەوە زۆر خەفەتە خۆی لەباریەوە هەر لەو نمونە جوانانەی کە دکتۆر بە تەڵەبەکانی بەخشوو ئەو لە کاکزەی بپرسم باشە ئەگەر تەڵەبەی کێشەی شخصی هەبووە مەسەن دەرەوەی خوێندن لە خۆڕا دەیبینی یان لە دکتۆرا دەیبینی بچی پێی بڵێ کێشەکە بوو چارە سەر بکە نمونەی وا هەبووە مەسەڵەن نمونەیەکی جوان تەڵەبە لە بینی خۆیان باسییان کردبی وەکو ئەگە باسی دکتۆر ئیدریس کە من زۆر جاران کێشەم لە کولی دەبوو دەچمە لای دکتۆر ئیدریسی دەمگوت دکتۆر ئەو کێشەم هەیە لە سەرۆکاتی کۆلێژی چۆم تام چارەسەری کەم ڕێنمایی دەکردم یان لە دەرسێکی ڕێنمایی دەکردم تەڵەبە دەبێت تێکەڵاوبوون و پەیوەندی هەبێتن لەگەڵ مامۆستاکەی بەڕاستیان ئێستاکە و ئەگە باسی کۆلێژەکەی خۆم بکەم مامۆستایەکانم بە شێوازە چوە پەیوەندیمان هەیە کە تەنان جار هەبوو جارێک لە جارکە یەک لە مامۆستایەکان داوای کردوتی هەروەرە داوەتت دەکەم لێک لە چێشتخانەکە یان مامۆستا هەبووە خۆم چۆم لە دەرسێکی کەوتومە حتا ئێستا پەیوەندیمان زۆر خۆشە لەگەڵ مامۆستایەکەم یعنی مامۆستایەکە هاوکارمەگە بچمە لای وانەکەم بۆ شەرع دەکات و لێ تێکەڵبوونە چی دروست دەکە باشە قوتابی دروست دەکە یان دکتۆر ڕێیەکە خۆش دەکە بۆ ئەوەی وەکو باوکی خۆیان سەیریکەن وەکو مامێک وەکو برا گەورەیەک
ئەو تێکەڵبوونە وەکو پەیوەندێکی دوولایانەیە یان بەڕاستی پێویست دەکاتن کە ئەو تەڵەبە وعی هەبێتن کە بەو شێوازی پەیوەندی چی برادەراتی لەگەڵ مامۆستاکەی هەبی و مامۆستاکەش بە هەمان شێوە کە لە پەیوەندی دابێت لەگەر ئەو تەڵەبەی خۆیدا چکە ئەو وانانی کە دەخوێندرێتن یعنی ئەگەر تەنها بە شێوازەکی سارد و سڕ و تەنها لە ناو دەفتەرەکاندا بنووسرێتەوە ناتوانین بە شێوازەکی وا سوودی لێ بینی وەک لەوەی کە تۆ بە عەتف و وانەکان وەربگری بتوانی پاش دوو ڕۆژکە لە خزمەتدا لە شارەکەتدا یاخو لە وڵاتەکەتدا بەکاربێنی ئێستا هەر باسی نمونە جوانە دکتۆر ئیدریس کەم ئەمە لە دەرسەکەیدا دێگو قەت وانەکانی من دەرخ مەکەن قەت وانەکانیم لەبەر نەکەن لێ تێبگەن چونکە کە لێ تێدەگەن ئەو کاتە قەت لە یادی ناکەن بۆ شێوازە دەتوان ئیبداع لەو علمیدا بکەن کە ئەمن هەیتم کاکە بولکاری باشە دکتۆر کاوان وەکو ڕاگیری کولێژ تامی لەگە تەڵەبەی دەکرد نازانم سەرەتا باست دەکرد کە دەرگای کراوە بوو بۆ هەموو کەسێک کراوە بوویان بوو نوێنەری قوتابیان یان بوو دکتۆرێک بەڵێ تایبەتمەندی جیاکەرەوەی کاکتۆر ئەوە بوو کە دەرگای کراوە بۆ هەموو چین و توێژێک بێ ڕەچاوکردنی ئاین نەتەوە زمان یان هەر شتێکی تر کە جیاکەرەوەی هەبێت هەمیشە دەرگای بۆ هەموو کەسێک کراوە بوو هەمیشە چارەسەری کێشەکان بوو و دەیگوت ئێوە لەسەرتانە بە یاسا شتەکان چارەسەر بکەن بە یاسا چارەسەری شتەکان بدۆزنەوە نەک خۆتان چارەسەر بۆ یاسا بدۆزنەوە هەمیشە ئەو پەیامەی دەگەیاند یعنی هەمیشە بە دڵسۆزیەوەش کاری دەکرد کاکشبان هەمیشە ینی کارێکی بکرد بە ئیلا بە دڵسۆزیەوە دەیکرد بە خەمخۆریەوە بۆ کۆلێژەکەی دەکرد زۆر دڵسۆز و بۆ مامۆستایەکان بۆ قوتابیان و ئەو هەمانجێ کە دەڵێوان قوتابیان و ڕاگرایەتی کۆلێژ بە تایبەتی جەنابی دکتۆر کاوان دروست بوو سەتا دەتوانم بڵێم ١٧ لەلایەنەوە دروست بوو سروشتەکەی دەگەڕێتەوە بۆ جەنابیان زۆر لەوەی تاکید دەکردەوە کە ئێمە دەبێ تەنسیقاتمان نەبێ ئێمە دەبێ هەماهەنگیمانێ بۆی بتوانین بەیەکەوە ئەم کۆلێژە بەڕێوە بین بۆی بتوانین چینێکی ئەکادمی و یاساناس و زانستی جوانترین شتی دکتۆر کاوانی چی شتێکە لە بیرت مایە لە بیری شت دەمینێ بەڵێ حتمما ئەم یادگارانی دکتۆر کاوان لە یاد ناچن ڕۆحی شاد بێ دکتۆر کاوان یادگاری زۆرە و ینی دەتوانم بڵێم شتی چاکی بەسەر ئێمەگە لەگەلک زۆرە لەوانەیە من نتوانم لێرە ئاماژە بە هەمیان بدەم بەڵام ئەوە بوو کە خەمخۆری دۆسۆزەکەی ئەوە بوو کە بێ جیاوازی هەموو قوتابیەک ینی ئیشی بۆ هەموو قوتابێک دەکرد کاری بۆ هەموو قوتابیەک دەکرد هەموو قوتابێکی خۆش دەویست ئەگەر قوتابێک ڕخنەی لە مامۆستایەکە بە یاخود ئەدای شەڕحکردنی مامۆستایەکی بەدڵ نەبە لە کاتی وانەوتنەوە دیگەوەرە لای خۆم وەرەگلەیە کە من لێرەم بۆ خزمەتکردنی ئێوە من لێرەم بۆ ئەوی خزمەت بە ئێوە بکەم ئەمە تایبەتمەندە جیاکەرەوانی دکتۆر کاوان زۆر سپاس کاک عەبدولکەریم حاتم خوێندەوەی بەشی یاسا کۆک زەی عەدنان خوێندەوەی بەشی ئەندۆزیاری کۆک محەممەد شێرک و خوێندەوەی بەشی ئەندۆزیاری گەلەک سپاس بووە دووبارە سەروە ساغ بجێوانە بەحشت بابەت مژۆرە گەرمە ئەفشەغەبی جێ هەردوو دکتۆرە بەحش بێت خودی سەبر و هەدێری بتە ماڵبەت و کەس و کار و هەمی قوتابیان گەلەک سپاس بوو تەماشەوانیوە سبب چەند بابەتێن نەمێنمە خزمەتەوە